سلااو ڕێز کاک دکتۆر. بەڵێ سلااو ڕێز کاک دکتۆر. زۆر سپاس. چاوەکەمی من ناوم ڕەنزدەرە لە تەفدا پرێسەوە تەلەفۆن دەکەم. دەستگایەکی ڕاگەیاندنی بێلایەنین دەمانەوێت لە تەندروستی دکتۆر کازم بپرسین و ڕای گشتی لێ ئاگادار بکەینەوە. یەک دوو پرسیارمان هەیە گەر کاتە تابیتن. سەرەتا دەمانەوێت بزانین دوایین ڕەوشی تەندروستی دکتۆر کازم چۆنە لە زاری زەرانتان؟ بەڵێ پێش چەند ڕۆژێک نەشتەرگەری زەرعی جگەرمان بۆ کردووە. بەڵێ لە دوای نەشتەرگەریەکەوە باری تەندروستی ناجێگیرە. دکتۆرەکان 72 ساعتیان بۆ داناوە لە دوای نەشتەرگەریەکەوە کە بە ئومێدەی باری تەندروستی جێگیر ببێتەوە. بەڵێ پرسیاری دۆمە ئەوەیە دوایین سەرنجتان لەسەر بەیاننامەکەی نەوەی نوێ چییە؟ وەکو بنەماڵی کاک ڕەنجدەر نەمخوێندۆتەوە. نەتخوێندێتەوە چونکە خەڵک گوتیان شتێکی زۆر لە خەڵکەوە گوێم لێ بووتیان شتێکی زۆر بێمانا بووە. ئیتر منیش لەبەرەوەی دڵمان برینارە و زۆر مەشغەڵەتی دکتۆرین و بە تەندروستی دکتۆر کازممان بەلاوە مهمترە، بۆیە نەچوون بەلایە بیخوێنمەوە، چونکە خەڵک گوتیان شتێکی زۆر هەرزەکارانە بوو. لە ڕاستی داوایە زۆر هەرزەکارانە. باشە پرسیارە چیتر دکتۆر جان؟ هیچ زانیاریەک لەسەر موچە وەرگرتن و وەرنەگرتنەکەی دکتۆر کازمی لە لای جەنابتان هەیە؟ قوربانجان بە هیچ جۆرێک لە دوای نەمانی دکتۆر کازم لە پەرلەمان و نەخۆشکەوتنیەوە هیچ موچەیەکی لە پەرلەمان وەرنەگرتووە، نەخۆی نەکەسوکاری. و بۆ مەبەستەش من وەکو بە جەناب دەڵێم پێیان وتین کە بەیاننامەکە باز لە شتێکی لەو جۆراکە. من چەند برادێکی هاوڕێ و هاوکاری خۆیم ئاگادار کرد کە بە دووادە چون بۆ ئەو مۆزوع بکەن، چونکە ئەوە درۆیەکی شاخدارە بۆ دکتۆر کازم هەڵبەستراوە لەم کاتە ناسکە و دڵی ئێمە پێ بریندار کراوە. ڕام سپاردن چەند برادێک و هاوکاری خۆی کە بە دووادا چون بە دوای ئەو کەیسا بکەن ئەگەر دکتۆر کازم یا کەسوکارەکەی موچەی پەرلەمانیان وەرگرتووە بە ئاشکرا بۆ ڕای گشتی ئاشکراکەن کە وەری گرتووە، و ئەگەر وەری نەگرتووە ڕای گشتی لێ ئاگادارکەن کە کەسانێگەیانەوێت چاوەشەکاری بکەن و وەری نەگرتووە. و دوێنێ بەڕێز سەرۆکی پەرلەمانی شار پەیوەندیەکی کرد لە هەواڵی دکتۆری پرسی، داوام لەویش کردکاویش ڕازگۆیانە ئەو خەڵکە ئەو مەوزوع بۆ ڕای گشتی ئاگادار کات. دیارە ئەمڕۆ پێیان وتم پێش جەنابەت بە تەلەفۆن کەوا تاکیدیان کردوێتەوە لە بەشی ژمێریاری پەرلەمان و فعلەن نە دکتۆر کازم نە هیچ کەسێکی موچەی وەرنەگرتووە لە پەرلەمان لە دوای ئەوەی کە نەخۆش کەوتووە لە پەرلەمان نەماوە. و ئەو هاوڕێیانەشی کە داوامان لێ کرده بوو ئەو ڕاستیە بۆ ڕای گشتی ئاشکرا بکەن کە وەری گرتووە یا وەری نەگرتووە. دیارە بەیاننامەیان بڵاو کردوێتەوە بە داداچوونیان کردووە کە نەخێوەری نەگرتووە و ئەو مەوزوعە ڕاستە، یعنی دوورە لە ڕاستیەوە. دکتۆر جان یەک پرسیاری تر نەوەی نوێ لە بەیاننامەکەیدا دەڵێ دکتۆر کازم ساڵ و نیوێکە لە نەوەی نوێ نما و هیچ پەیوەندێکی بە نەوەی نوێ وەکۆی ئێوە بنەماڵەکەی ئاگادار بن. ئایاوە ڕاستە؟ ئاگاداری شتێکی لەو جۆرە نین بە هیچ جۆرێ. ئەینەوەی دووبارە هە لە بەیاننامە بەڵێ ئەگەر ساڵ و نیوێکە لەوێ نەماوە بۆ لەمەوە پێش قسەیان نەکە. ڕاستە بۆ ئێستا قساکەن. ئەگەر ساڵ و نیوێکە لەوێ نەماوە بۆ بەردەوام پەیوەندیەکەن دەڵێن ئێمە هاوڕێباز و هاوخەبات و هاوڕێی خۆمان دەمانوێت لێی بپرسین. تەنانەت هەفتەی ڕابردوو تەلەفۆنیان کردووە دەڵێن دەمانەوێت لە هاوڕێباز و هاوخەبات و هاوڕێی خۆمان بپرسین. ئەگەر لەوێ نەماوە بۆچی لەمەوە پێشەوە قسەیان نەکرد بوو؟ بۆچی تا هەفتەیە لەمەوە پێشیش هەر بەو ناوە هەواڵی دکتۆریانە پرسی کە هاو خەبات و هاوڕێیانە؟ بەداخەوە یەکە لە کێشەکانی حیزبی کوردی هەمیشە ئەو جۆرە قسە. یەک خاڵی تر لە بەیاننامەکەی نەوەی نوێدا هەیە کە زۆر سەرنجڕاکێشە، بیستم لە زاری جەنابتانەوە ڕای گشتی لێ ئاگادارم. دەڵێن ئێمە داوامان لە بنەماڵەکەی کردووە لە ڕووی مادیەوە چی پێویست بێ هاوکاری بکەین بۆ ئەوی واز لە موچەی پەرلەمانتاری بینی. ئایا نەوەی نوێ هیچ شێوازێک داوای هاوکاری ینی پشتیوانی هاوکاری ئێوەی کردیە؟ دەزانی کاک ڕەنجەر من شتێک بە جەنابەت بڵێم، بەداخەوە
جناب لە ئەوروپا ژی ڕقەمەکە دیارەی ئەوروپایە بەڵێ دەبینی لە ئەوروپا هیچ کەسێ مجاملەی هیچ کەسێ ناکە ڕاست بەڵام بەداخەوە لای ئێمە مجاملە زۆرە سەرەکەی کابرا شتێکی لێ دەکڕی ئامادە نییە دۆلارێک خاترە بگرێ بەڵام لە جملەی قسەکانی ئاڵێ دە هەڵی گرار پارە مەدە بەداخەوە ئێمە لەم جۆرە مجاملەیە هەیە لە ناومانە ڕاست جا من لێ ناشارمەوە گەر شتێکی لەو بابەتە ژوترابی هەرچەنە ئێمە ئەو مۆزوعە بە هیچ جۆرە ئامادەنین یارمەتی هیچ کەسێ وەرگین و ئەوە تا جەنابەت پێت دەڵێم کەوا تەنانەت موچەی ئەندام پەرلەمانەتی دکتۆر کازمیش ئامادە نەبووین وەریگرین کە لەم کاتە ناسکات یا سەرف بکەین چونکە ئێمە ینی بڕوامان بە مۆزوعی قەزا و قەدەری خوای گەورە هەیە و بڕوامان بەوە هەیە کە مرۆڤ دەبێ خۆراگر بێ و پێویستیش ناکە ئینسان کە قەدەرێکی لێ قەومایەکسەر بڕوخێت و دەستکا بە پارانەوە لە خەڵکو و دەبێشانی بەرێتە پاڵ و ئەلحەمدولیلا ئێمەش ئەوەی کە پێمان بکرێ لە ناو کەس و کارە و خانووی خۆمانی بۆ دەفرۆشین و تایە سەرفەکەین بۆیە من بەڕاستی لە ناشارمەوە گەر شتێکی لەو بابەتانە ژوترابێ ئێمە دەخێنە قاڵبی مجاملەیەکەوە ڕاست دکتۆر جان ئێمە هیوای تەندروستی زوو چاکبوونەوەی چاک لە بۆ دکتۆر کازم دەخوازیین ئەمە هیچ پرسیارێکمان نەماگەیەوە شتێکی تایبەتتانمان بێ بتانەوێ باسی بکەن سوپاستان دەکەین بەڵام من بەس داواکاریم لە بەڕێزدەوەیە ڕەنگە زۆر کەس پەیوەندی کردبێ و پرسیاری کردبێ و ناسی و مەلەوە پێشچێ جوابیم نالاوەتەوە لە بەرەوەی ئەمانە بە ئەمانەتەوە نەی پاراستۆ قسەکە بگەێنێ بەزەوە نەم داواکاری لە بەڕێزت هەیە ئەگەر شتێکت بڵاو کردەوە ئەو قسانە بێ کە من وتوماوە ئەو مناقشەی بە لە بینی من و جەنابتا بووە کە دڵنیام هەروە دەکەیت دکتۆر جان لەوەی دڵنیا بە لە ئەلفۆ تایایی ئەو قسەکردانە وەکو خۆی بڵاو دەکرێتەوە سپاس بۆ بەڕێز زۆر سپاس کاتە چی خۆش بەشەوی